درباره درباسکردنا علیکارین مروی جالی دزگاه خیرخوازی بارزانی زبر خودم میوان خبر احمد عبدو لبری بشی پروگرامین دزگاه خیرخوازی بارزانی کن هادی باوکی راست ولی بولتنا مبس لبریس بريس احمد اگر دست بکی دت بهتر زانیاریان درباره علیکارین و این مروی بدمه و جچه و چپیکتی. بله. کرم کن. بله. وكو ام همو زانن دەستپێکە ڕوودانە vê کارەساتێ تیمên دەستگەها خێرخوازیە بارزانî ئامادە بوون و بەرو سنووری تورکیا چوون طبعاً ئەمەش بە هەڤەهەنگی دگەل حکوومەتە هەرێما کوردستانê ku wizareta navxwe û wizareta tenduristî jî gel tîmê dezgeha xêrxwaziya barzanî bûn. Tîmê me ji sê tîma pêk hatibûn. Tîmek ji wan ê tenduristî bû, ê pizîşkî bûn ku li wêrê bikaribin xelkê çareser bikin, çi birêka dermana bebe, çi birêka ku bişên wan kesî ku birîndar bûne معالجه بکن. دو تیمی دیکه جوان تیمک جوان اون کو پدوین سرکی خلق و پیشکش بکن وکو خوارناگرم بو وکو آوه بو وکو هر تشتکی پدوین جوان کسی کو رزگار بو بون جوی آرد هجه. تیم سیاجی او تیم بو کو دگل لای آلین پیوانداری ولاتی ترکیه کو دگل وان اوت کن او خلکی کو بن آواهیا دما او آواهیا کو هرفی بون کو بکار بن وان کساش بو جبن وان آواهیا بین نداره. بله. بريس أفا بله بردام كبريس أحمد. أفا أو تيمي ما نكون ها السر باكوري كردستان لوان چند دفريكو توشي في كارساتي بونا حتى إيروجي بردوامن و هاوکاریجی سوپاسێکی گەلێک مەزن جوان کەسی و ئالیکاریە دەستگەها خێرخوازیە بارزانی کردیە و ئەم دکارن حتا وەکو ئیرۆ کاروانێ ئالیکاریە بەردەوامن ji بۆ وان جهێک و تووشی vê کارەساتێ بوونە لە جهەکی دیژی تیمێن دەستگەها خێرخوازیە بارزانی دڕێکا سنوورێ تورکیارە کاری بوون خۆ بگهێنە ڕۆژئاوای کوردستانێژی گەیشتنە دەڤەرا عەفرینێ و پشت وێرەژی گەیشتنە دەڤەرا جندرێسێک و ئەم لوێرێژی ئەم کاربن ئەم ئالیکاریان خەلکێ خۆ بکەن لوێرێ بە هەمان وی ئەو شێوازی و مال باکوور ئالیکاری مە پێشکەش کردیا ئەم کاربن و ئەم ڕۆژئاواژی پێشکەش بکەن. بله بريس احمد تبحث كر كوتيمك جهايا جبو در خستنا كسن دبن آواهين هلوشاي دمانه يانجي دبن كافلان تهيا او تيم دس بكاري خو كريا دمانه هذا بله روجا يكيتا اتبيجم روجا حفتي هيدي بو حفتي هيدي تيمي ما جهشنا وان دافريكو ام بيجن زررمند بونا هر تیمکو چون سر ارکی خو وکو مگوت جیم ما هەڤەهەنگیەک ما تەنسیقێک هەبوو دگەل ئالیە پەیوەندداری تورکیا وەکو ڕێکخراوە ئافادا و ڕێکخراوە IHH بوو و ئەم هەر یەک جوان تیمە ئەرکی خۆڕابێ بەلێ ئەو تیم هەندێک جوان ئالیاتە جوان مەکائینە ئەوی بوو طبعاً از بيجم إيرو وأو خبر بهيستكو شركة كومبانيا كافين نزيكا صدو بينجي ماكينة ريكرا باكوري كردستان هندك جواوي تشنا رجعوي كردستانيش كو كاربن بردوام بن في كاريكو ما بحث كر درخصنا وان خلكي كتبن أفاهيا دمانا. بله بريس أحمد أجر هيا أفعال كاري لسر نافشين دن العفرينا رجعوي كردستاني ورنا دابش كرن؟ ببورا پرسیارە خبر دووبارە بەس من ئەفعالی کاریان مرۆڤی ئەگەر هەیە ددەما بێدە لەسەر ناوچەین دن یەن عەفرینە ڕۆژاوای کوردستانی وەرنە دابەشکردن بله وەکو مەدیت لەسەر ئەکرانی چەند قەنالێکی تەلەڤیزیۆنی جوان کێ 24 بوو کوردستان 24 ڕووداو بوو هەندێک
میدیای دیکە بوون دهۆ ئێواری نزیکە 12 ترێلە گەیشتنە عەفرین و جندرێسێ و ئینشاءالله ئەم بەردەوامن و نەها ئەس دگەل تیمێکیمە ئەمێ ئاریکاریە جارێکی دیکە ئەم کۆم دکن و ئەمێ بەردەوام بن ڕێکردنە کاروانی دووەم و سیەم و چوارەم هەتاکو ژبەرگۆ سەرۆک بارزانی گوتیە هەتاکو ژوا تێت ونێ ئاریکاریە پێشکەش بکەن بێجە هەرچەند بەردەستمە هەیە ئەمکانیات ئێمە چەندن ئەمێ وسا گاربن ئەمێ هەتاکو ئەم کاربن ئەم ئاریکاریە خەلکی خۆی چ باکوور بێ و چێ ڕۆژاوا بێ ئەم پێشکەشی وان بکەن. بله برێس ئەحمەد پرۆگرامێک لەبەر دەستیوە هەیە دەما بێدەمە بەستا من di çend rojên bêde yan jî hefteyên bêde ku ofîsek ya dezgah xêrxwaziya Barzanî li bajara Efrînê vebe? Birastî berêz Musa Ehmed serokê dezgah xêrxwaziya Barzanî behsa vê yekê kir ku rayedarên yan ew sultatê ku li Efrîn û ez ê bêjim li Efrînê ku desthilata wêrê ev tişt em bêjin serokatiya dezgehê pêşkêş kiribuwe ku em rezamendiya xwe dana ku ofîsekê li wêrê vekin ez nikarim sedased pişt rast bikim ku em ê eger hatû ev rezamendî sedased rast bû bi te'kîd dezgeha xêrxwaziya Barzanî wê yekser ofîsekê li Efrînê vekê ji ber ku karibê berdewamiyê kar û çalakî xwe û xizmeta xwe ji bo xelkê me rojava berdewam bê. Belê eger tu behsa astangiyên ku hatîn li pêşa we dema ku we alîkarî derbasî Efrîna Rojavayê Kurdistanê kirî bike. وەکو ئەم هەموو دزانن ئەڤ ڕێکا و ئالیکاریە دەستگا خێرخوازیە بەرزانی تێرە دەرباس بن نەڕێکە کە ئاسانە ڕاستی ji ber ku ji herêma Kurdistanê dirêka İbrahim Xelîl dergehê İbrahim Xelîl wê derbasî welatê Tirkiye bibin ji ber ku derbaaskirina sinûr ne ew asana piştî ku derbas bibin wekû nizanin rêka dûr û dirêj e heta ku bigihine aliyê Efrînê li wêrê jî wekû nizanin هەندێک ڕەزامەندیان موافقەی دیکەش پێویستن یعنی divê destpêkê حکوومەتە هەرێما کوردستانê digel dezgeha xêrxwaziya Barzanî peywendiya bi dewleta Tirkiye ve bikin heta ku muwafaqa û rezamendî bistênin piştî wê eger gihîştine sinûrê Efrîn li wêrê jî divê dûbara hem حکوومەتا Tirkiye hem jî ew desthilata ku li Efrînê wan jî muwafaqa ji wan jî werêgirtin heta ku کاروانی دەستگا خێرخوازی بەرزانی کاربێ دەرباسی Efrînê bibe rastî yani ew bêjin ew rêka ku têra derbas bûn berê serokê dezgehê behsa wê tiştê kir ku em karmendê dezgehê çendî mandî dibin û lê ew mandî bûn û ew تعبا got rêde dîtin bi rastî wextê ku çûn xelkê xwe Efrînê xelkê xwe Rojava li wêrê dîtin و ئەو پێشوازیە گەرم کوژ دەستگا خێرخوازیە بەرزانî هاتەکردن ئەو ماندی بوون و تەعب و وەستانە خۆ هەمووش بیرکردن بڕاستی. بەێ برێز ئەحمەد توژی بخوا خەلکی ڕۆژاوای کوردستانی هەستێتە چ بوو دەما کۆت دەرباسی Efrîna Rojavayê Kurdistanê بووی؟ بەێ ئەزوخوا ڕاستە ئەژی خەلکی ڕۆژاوای کوردستانێمە لێ ببوورە ئەزوخوا ئەز نەچوومە ez neçûme Efrînê ji ber ku min pasport nebû min nikarî bû ez li sinûrê Tirkiye derbas bibim min gelekî gelek pêxweş bû ku ez jî gel wê tîmê bim û ez herma Efrîna rengîn ez herma Rojavayê Kurdistanê lê ez rast û xwe me peywendî digel wan biradera heye wê ku niha çûna Rojavayê Kurdistanê û çûna Efrîn bi rastî ew tiştê ku me dîtin ew vîdyoyê ku me dîtin bi rastî gelekî سرنج راکێش بوون gelekî xelkê firmêsk û rondika pêşwazî li dezgeha û bi ala Kurdistanê pêşwazî li karmendê dezgehê kirin ev cihê dilxweşiyê bû bi rastî wekû karmendekî dezgeha xêrxwaziya Barzanî. Belê gelek spas ji bo mêvanê min Birêz Ehmed Ebdo rêveberê beşê programên dezgeha xêrxwaziya Barzanî li ser zanyarên ku te daneme.